باسێکی ناوخۆیە لە سەراسێرەمی کوردستان ژمارەیەک ئۆتۆمبیلی زۆر هەن بێسەرەتان. ئەم ئۆتۆمبیلە بێسەرەتانە چەند ڕۆژێکە قسەواز هەیە کە دەستیان بەسەردا دەگیرێ. گفتوگۆیم پرس و باس و بابەتاکەین ئایا ئۆتۆمبیلانە دەستیان بەسەردا دەگیرێ، ئایا هەڵمەتیان بۆ دەکرێ، ئایا ڕاستەوخۆ دەیان گرن یاخود کۆدیان بۆ دەکەن، چۆنە؟ گفتوگۆی ئەم پرس و باس و بابەتاکەین. میوانە کەشمان حاضرە ڕاستەوخۆ دەچمە لای زۆر بەڕێز کاک عەلی عەبدوڵڵا وتەبێژی هاتوچۆی ڕاپەڕینە. کاک عەلی سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان لە ڕانیەوە لەگەڵمانە کاک عەلی عەبدوڵڵا. کاک عەلی، بڕیاری نوێ یان ڕێنمایی نوێ بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم ئۆتۆمبیلانەدا چییە؟ هیچ بڕیارێکی نوێ هەیە؟ هیچ ڕێکارێکی نوێ هەیە لە سەراسی کوردستان لەگەڵ ئەم ئۆتۆمبیلانەدا بگیرێتە بەر؟ بەڵێ بەنای خوای گەورە ئەسڵاتان لەبێ، ئەسڵاو لە بەڕێستان و سەرجەم بینەراون بیسەران. دیارە ئەگە باس لە ئۆتۆمبیلی بێسەرەتاکەین تاوان ئێمە ئەمڕۆ لێرم بۆی بەڕوون و ڕاشکاوی لەسەر بابەتی گرنگ قسەبین کە پەیوەندی بە سەلامەتی خەڵک و ڕێخستنی هاتوچۆ هەیە. ئۆتۆمبیلی بێسەرەتا لە سەرجەم سنووری بەڕێوەبەراتیەکانی هاتوچۆی هەرێم هەیە. طبعاً ئەگە بڵێن ناوچەیەک بۆ ناوچەیەک دەکرێت جیاوازتر بێت کەم و زۆر، بەڵام ئەمە گرفتێکە، ئەمە کێشەیەکە لە سەرجەم سنووری هاتوچۆکان هەیە. بەڵام لە ئێستادا هیچ بڕیارێکی تازە نییە. بڕیارێک هاتبێ، یاسایەک هاتبێ، ڕێنمایەک هاتبێ، بەیانێک هاتبێ بڵێ دەست بەسەر ئۆتۆمبیلی بێسەرەتادا بگرن. تاوان ئۆتۆمبیل بەتەنی نییە، ئۆتۆمبیل و ماتۆرسکیلی بێسەرەتا هیچ شتێکی تازە نییە. بەڵام پێشتر ئێمە بەپێی بەیانی ژمارەیەک لە ساڵی 2016 کە لە دەی یەکی ساڵ 2016 دەرچوە لەگەڵ بەیانی حەوتی ساڵ 2016 بەپێی ئەم دوو بەیانە، بەپێی ئەم دوو ڕێنمایانە دەڵێ سەرجەم ئۆتۆمبیل و ماتۆرسکیلی بێسەرەتا لە سەرشەقام نابێ ڕێ بکەن، یعنی نابێ لە جوڵەدا بن. کەواتە هەر ئۆتۆمبیل و ماتۆرسکیلێکی بێسەرەتا لەسەر شەقام بیندرا یاخود لە هەر ڕووداوێکی هاتوچۆدا یاخود سەرپێچی هەر یاسایەکی هەر یاسا و ڕێنمایەکی هاتوچۆ کە دەبێت ئێمە مەلەفی بۆ بکەینەوە ڕەوانەی دادگای تایبەتمەندی بکەین. کەواتە شتێکی تازە نییە یاسایەکی تازە ئێمە بڵێن ئۆتۆمبیل و ماتۆرسکیلی بێسەرەتا دەستیان بەسەردا دەگرین. بەڵێ بەردەوام لە ڕێی مەفرەزەکانمانەوە یاخود کە تووشی هەر ڕووداوێکی هاتوچۆ ببن یاخود هەر یاسا و ڕێنمایەکی سەرپێچیان کردبێ ئێمە دەستمان بەسەرداگرتوون و ئیجرای یاساییمان لەگەڵ کردوون. باشە، ئەم چەند ڕۆژە ئەم جموجۆڵە چیە لەسەر شەقامەکان؟ ئایا ئەمە ڕێنمایی تازەیە؟ ئەمە بڕیاری تازەیە؟ چونکە لەسەر شەقامەکان ئێمە جۆرێک لە جوڵە هەست پێ دەکەین، مەفرەزەکانی هاتوچۆ ینی مەفرەزەی هێزانیەکان دەبینین بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم ئۆتۆمبیلانەدا. ینی بە بڕیار بە نووسرا و بە ڕێنمایی هیچ شتێکی تازە نییە؟ ئێستا کە قسە لەگەڵ جەنابەت دەکەم تا ئێستا هیچ شتێکی تازە نییە بە نووسرا و نەگەشت دەستمان بڵێ ئیجراعاتێکی تازە لەگەڵ ئۆتۆمبیل و ماتۆرسکیلی بێسەرەتا بکەن. تەنیا ئەو یاسا بەرکارانەی پێشوون ئەو بەیانای کە ئیشمانە سەر کردوون دەستمان بەسەرداگرتوون ئیجراعاتی یاساییمان لەگەڵ شتێکی تازە نییە بە ناوی ئەوەی کە بڵێ ئۆتۆمبیل و ماتۆرسکیلی بێسەرەتا ئیجراعاتیان لەگەڵ بکەن. ئەم یاسایانە ئەم بەیانانە هەر بەرکار بوون، ئیشمانە سەر کردوون، ئیشیشمان پێکردوون. تەمەن ئێمە لایەنی جێبەجێکارین، لایەنی جێبەجێکاری یاساین. هەر یاسایەک هەر ڕێنمایەک بۆمان بێ ئێمە ئیشی پێ دەکەین. ڕاستە کۆمەڵێک ئۆتۆمبیلی ماتۆرسکیلی بێسەرەتا هەن، بەڵام ئیجراعاتی یاساییشمان لەگەڵ کردوون. ئێمە بە تەواوی لە نیگەران و ناڕەحەتیەکانی خەڵک و شوفێران دەگەین. دەزانین ئەوانەی بەشێک لەوانەی کە ئۆتۆمبیلی بێسەرەتایان پێ ڕەنگە بارودۆخی سەخت پێی وای لێکردن یاخود بارودۆخی ژیان وای لێکردن ئەو جۆرە ئۆتۆمبیلان لێخڕن. بەڵام لە کۆتاییدا ئێمە لایەنە گشتەکەی ڕەچاو دەکەین کە سەلامەتی هاوڵاتیانە، سەلامەتی سەرنشینانە، سەلامەتی بە شێوەیەکی گشتی سەلامەتی خەڵکە. ئەم ئۆتۆمبیل و ماتۆرسکیلە بێسەرەتایانە یاخود بڕاوانە یاخود هەر جۆرێک ئەمانە سەلامەت نین لە شوفێریدا. ئۆتۆمبیلمان بینیوە لە کاتی ڕووداوی هاتوچۆدا بۆتە دوو پارچە، یعنی لە
ڕووداوێکی زۆر کە قورسیش نەبێ سەرنشینەکانی ناوی یان ئەو کەسەی کە شوفێرە ژیانی سەلامەت نییە. بۆیە لە کۆتاییدا ئێمە ژیانی هاوڵاتیانمان زیاتر مەبەستە و دەمانەوێت پارێزراو بێ. ژمارەیە ئۆتۆمبیلانە لە زیابووندایە ینی زیادەکەن بە بەردەوامی یانەوەی کارە و بڕێ کە لە هەرێمی کوردستان ئایا ینی هێشتا لە مەرزەکانەوە دێن بۆ نێو هەرێمی کوردستان؟ لە ڕاستیدا ئامارێکی دقیقمان لە نییە ئێستا بڵین چەندە، بەڵام هەست دەکەین بەڵێ زیادی کردووە. ئۆتۆمبیلی ماتۆرسکیلی بێسەرەتا زیادی کردووە، هەتا ئۆتۆمبیلی ماتۆرسکیلی زیاد بکە بە دڵنیاییەوە مەترسیەکان زیاد دەکا، ڕووداوەکان زیاد دەکا، چونکە ئەم ئۆتۆمبیلانە پێشتر باسم بکەن مەرجی تونند و تۆڵیان تەواو نییە، یاخود نییانە، یاخود سەلامەت نین. بۆیە ڕێژەی هەر لە هەموو ڕووداوەکاندا ڕێژەی قوربانیەکانی بەرز دەکاتەوە. باشە کاگەلی کەواتە ئێستا ڕوون بۆیە دەڵێ مامەڵەی تازە نییە، بەڵام پێشتر بڕیار هەبوو بۆ شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەم ئۆتۆمبیلانەدا. ئایا ڕێکارەکان تونتر کراون؟ ئەکرێوە بڵێن ڕێکارەکان تونتر کراون، هەندێک نووسرا و بڵاو دەکرێتەوە گوایە داوایان لێ دەکرێت تا یەکی 12 ینی چەند ڕۆژێکی دیکە دوامۆڵەتە بۆی ئەمان خۆیان تۆمار بکەن. پێشتر داوایان لێکرا بوو کە خۆیان تۆمار بکەن وەکو کۆدێک وەربگرن. ئایا شتێکی لەم بابەتە هەیە؟ ئۆتۆمبیلێکی بێسەرەتا ئەگەر کۆدی بۆ کرابێ یان کۆدی بۆ نەکرابێ هیچ جیاوازیەکی هەیە؟ لە ئێمە لە بەڕێوەبەراتی هاتوچۆ ڕاپەڕین نەق لە بەڕێوەبەراتەکانی هاتوچۆ ئەومان بەدەست نەگەشتووە، نە بە نووسرا و نە بە شەفەی بەدەستمان نەگەشتووە ئێمە کۆدیان دەینێ یاخود ژمارەیان دەینێ یاخود بانگهێشتمان کردبن بۆی کە کۆد و ژمارەیان دەینێ. لە ڕاستیدا ئەوە لای ئێمە نییە و هیچ ڕێکارێکی تازەش نییە، لەبەرەوەی ئەوە بەردەوام ئەو ڕێکارانێک ئێمە گرتومان نەبەر بەرامەر بە ئۆتۆمبیلی ماتۆرسکی لە بێسەرەتاکان. باشە شتێکی تازە نییە، نەخێری یاساکی تازە نییە. ئەگەر لە هەر ڕووداوێکی یاخود ئۆتۆمبیلی ماتۆرسکی بێسەرەتا بەعرض بکەم کە ئێمە دەستیان بەسەردا دەگرین دایانگرین بەپێی بڕیاری بەپێی ئەنجومەنی وەزیران ژمارە 79 لە 2016 بڕگەی 44 دەڵێ بڕی 1 ملیۆن دیناریان غەرامە بکەن، کەواتە ئەو ئۆتۆمبیلی ماتۆرسکی لە بێسەرەتایانە بڕی 1 ملیۆن دینار غەرامە دەکرێن و دواتر بەڵێننامەیان لێ وەردەگیرێ کەسەکە لە ماوەی 72 ساعتە بیباتە سنووری دەرەوەی هەرێم. ینی غەرامە دەکرێ و ئەبێ ئۆتۆمبیلەکەش لە ناو لانی لە هەرێمان نەیهێڵە، لە هەرێمی کوردستانە نەیهێڵێ ئۆتۆمبیلە. بەڵێ ئەگەر دەستیان بەسەردا گیرا یاخود لە کاتی بوونی هەڕووداوێکی هاتوچۆ یاخود لە ڕێی لانەکانی بۆ نمونە لە ڕێی پۆلیسەوە خود ئاسایی ڕدادگاوە بوومان بێن یاخود ئێمە لە مەفرەزەکان دەستیان بەسەردا بگرین غەرامەیان دەکەن بە بڕی 1 ملیۆن دینار. ئەویش بەپێی بڕیاری ئەنجومەنی وەزیران ژمارە 79 لە ساڵی 2016 بڕگەی 44 کە بە ئیشارەت بۆ دەدا بڕی 1 ملیۆن دیاری غەرام بکەن. باشە ئێوە وەکو هاتوچۆ ینی گلەی هاوڵاتیانتان پێ ناگاتەوە لەبارەی ئۆتۆمبیلانەوە شێوازی مامەڵەکردیان لەسەر شەقامەکان، یعنی هاوڵاتیان گلەییان لێ ناکەن و ئەنجا لە کاتی ڕووداوێکی هاتوچۆدا ئایا وەکو ئۆتۆمبیلێکی دیکە مامەڵیان لەگەڵدا دەکرێت یان ئەوەی کە لە ئەساسەوە ئەمان بۆ خۆیان بوونیان لەسەر شەقام نایاساییە؟ سیر کە بەڕێ کاک ڕانکۆ بەشێک لە هاوڵاتیان هەنان بۆ لانە پەیوەنددارەکەی هێناوە لە دەست سەرپێچی ئۆتۆمبیل و ماتۆرسکی لە بێسەرەتاکان، سەرپێچی یاسا ڕێنمایەکانی هاتوچۆ دەکەن، بەشێکیان مجازەبە بە ژیانی خۆیان و ئەوانی ترەوە دەکەن، یان لە کاتی ڕووداوەکانی هاتوچۆدا ڕێژەی ئاماری قوربانیەکان بەرز دەکەنەوە لەبەرەوەی سەلامەت نین، یان ئەوە بەلایانی ئەمنیش خراپە ئەم ئۆتۆمبیل لە بێسەرەتانە. وەک پێشتر باسمان ڕاستە ئێمە دەزانین بەکارهێنەرانی ئۆتۆمبیلی ماتۆرسکیلی بێسەرەتا بەهۆی بارودۆخی سەختی ژیانیانەوە بەشێکیان ئەو ئۆتۆمبیلانە بەکاردێنن، بەڵام ئێمە سەلامەتیە گشتێکەمان مەبەستە. وەک عەرزم کردی ئەمە لایانی ئەمنیشەوە خراپ، ڕەنگە تووشی یەکێک لە ڕووداوەکانی هاتوچۆ بێ یاخود
یا کێشەیەکی پۆلیسی دروستکە ئەم ئۆتۆمبیلە درەنگتر دەناسرێتەوە تا ئۆتۆمبیلەکە دەناسرێتەوە ڕەنگە زەحمەتتر بێ گلۆی ئۆتۆمبیلێک هەڵگری تابلۆی ڕەسەن بێ بۆیە ئەمە لە کۆتاییدا دەبنە گرفت یان بەشێک لە شوفێرانی ماتۆرسکیل کەویش هەم دیست ئەمە ناڵێن ئۆتۆمبیل تەنیا دەڵێن ئۆتۆمبیل و ماتۆرسکیلی بێسەرەتا لە گڵۆپی سوور دەدەن یاخو مجازەفە دەکەن یا بە شێوەیەکی گشتی ئەمە دەبێتە گرفت ڕەوشی هاتوچۆ تێک دەدەن بەشێک لە شوفێرانی ئۆتۆمبیلی ماتۆرسکیلی بێسەرەتا بەک عرضم کردی بەشێکیان بارودۆخ و سەختی زروفی ژیان وای لێ کردوونەوانە بەکاربێن بەڵام بەشێکیان یعنی ڕەوشی هاتوچۆ تێک دەدەن. باشە کاگەلی ئەنی زۆر جار دەبینین لەسەر شەقامەکان وەکو دەبینین کامێرەی تۆمارکردنی خێرایی دانراوە لە زۆرێک لە شەقامەکان شەقامی دەرەوەی شاریش ئەمە ئۆتۆمبیلانە ینی بە خێرایەکی زۆر دەدەن بە تەنیشتی ئۆتۆمبیلەکانی دیکەدا هاتوچۆ ینی بە نیاز نییە ڕێکارێک بگرێتە بەر هەم بۆ ئۆتۆمبیلانە هەم بۆ ئۆتۆمبیلانش کە ژمارەکانیان با بڵین پارێزگاکانی دیکەی عێراقە لێرە تۆمار ناکرێن و سزا نادرێن غرامەی تیژەوی نایانگرێتەوە. ئۆتۆمبیلی هەڵگری تابلۆی پارێزگاکانی خواروو ناوەڕاست هەڵگری تابلۆی ڕەسەن بێ ئەوە کامێرەی تیژڕێوی لایەنەدا و سەرپێچیان بۆ ئەژمار دەکرێت بەڵام ئەوانەی کە بێسەرەتان ئەوانەی کە هەڵگری تابلۆی سەختان یان ئەوانەی کە تابلۆکانیان دەستکار کردووە ئەمانە ئەنی هیچیان لەگەڵ ناکرێت بۆ نمونە لە کامێرای تیشڕەوی دەدەن بەلاتدا ڕەت دەبن لە خێرایەکی زۆر بەرز ڕەنگەکە تووشی ئۆتۆمبیلی بەرامبەرشی تووشی ڕووداوی هاتچۆکە ئەوانە تووشی گرفت دەبن دەنا ئۆتۆمبیلی تا هەڵگری تابلۆی خواروو ناوەڕاست ئەوە سەرپێچی یاساییان بۆ دێتەوە ئەژموان دەکرێت بەڵام ئەوانەی ترکە عەرزمانکردن بێسەرەتان ئەوانە گرفت دروست دەکەن. سپاس دەکەم شتێکی ئۆتۆمان نەماوە کەواتە ئێستا ئەو مەفرەزانەی هاتوچۆ یان برانی یاساییشیش کە دەیبینین لەسەر شەقامەکان شتێکی ئۆتۆ نییە تەنها ڕێکارەکانی پێشووترە کە دەگیرانە بەر بەتەن زەوەندێک دەڵێن هەڵبژاردن نەما بۆیە دەست دەگرنەوە بەسەر ئۆتۆمبیلەکاندا. ئێمە وەک هاتوچۆی ڕاپەڕین لە سەرتاوە هەتا ئێستا ئەو ڕێکارانە کە بەرکار بوون ئەم یاسایانە ئەم ڕێنمایانە ئیشیان لەسەر کردوون و بەردەوامیش ئیشیان پێ دەکەین. دەمەوێت پەیامێکم بێ بۆ سەرجەم شوفێران تکایە پابندن بە یاسا و ڕێنماکانی هاتوچۆ و لە ناویشیاندا شوفێرانی ماتۆرسکیل تکایە شوفێرانی ماتۆرسکیل ینی ئەو ڕووداوانی هاتوچۆ کە ڕوودەدەن لایەنێکیان شوفێری ماتۆرسکیلە هەمیشە ئامارەکان بەرز دەکەن لە بەرەوەی بەشێک زۆر لە شوفێرانی ماتۆرسکیل کەرسەکانی خۆپارێزی بەکار نەهێنن تیژڕەون بۆیە داوانێ دەکەین پابندن بە یاسا و ڕێنماکانی هاتوچۆ بۆی لە کۆتاییدا هەمومان سەلامەت بین. زۆر بەڕێز کاک ئەلی عەبدوڵڵا وتەبێژ هاتوچۆی ڕاپەڕین سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان سپاس بۆ ڕێنمایەکانت خۆشەویستان بە هیواین ئەو کەسانی کە ئۆتۆمبیلانیانێ بەڕاستی لێ دوور بکەونەوە دەزانین زۆرێکیان لە ناچاری ژەم ئۆتۆمبیلانە بەکاردێنن لەبەرەوەی هەرزانترە لە ڕووی نرخەوە بەڵام سەلامەت نین ژیانی ئینسان لە سەروی هەموو شتێکەوەیە دیاریکردنی ئەم تەوەرە پەیوەندی بۆ دەنگۆیانەوە بوو کە هەبوو لە سۆشەڵ میدیا بەشێک لە کەناڵەکان بۆی کە بەرچاوڕوونی تەواو بین بە ئەو کەسانەی ئەم بابەتیان بۆ گرنگە.